سڵاوتان لێبێ ژمارەیەک لە قوتابیانی بەشی پەرستاری لە یەکێک لە زانکۆ ئەهلیەکان گربوونەتەوە و دەڵێن تا ئێستا بڕوانامەکەمان بۆ هەژمار ناکرێت. من دەچمە لای خۆیان بزانین داواکاری ئەوان چییە. خاتون سڵاو دەبیت. سلام سوپاستان دەکەم لە بەهاتنتان. مشکلەی مە ئەوەیە دوو سارە دەخێنین بەبێ سەبەب حیساب کاتینە پیاسەکمان کردی و ڕۆیشتینەوە ڕەنج و ماندی بوون و پارە و هەموو شتمان بە فیرۆچوە تازە بە تازە دەرێن 250 تەڵەبە وەرگیرایە بەس 80 تەڵەبە ناوی هەیە لە وەزارەتی خوێندنی باڵا. 80 تەڵەبەکەش کەس نازانی چێ، یعنی لیستیش نادەن چێ نییە، هەمووی بەبێ شەهادە هاتین ئێروکانە دێن شادەتان لە بۆ حیساب نییە. تا ئێستا ئێوە نەتانزانی وەکە بڕوانانەمەتان بۆ حساب نییە؟ نەمانزانی ئەو سار زانیتمان بە سەبەبی مشکلەی دیکە کە لە سندیکا هەیە دەرێن ئەو سارەکە تەڵەبەی وێژەی وەرگیرایە سندیکا هەوی ناداتە تەڵەبەی پەرستاری لە بۆ ئەو مشکلەی چوین ئەوەشی هاتە سەرێکە ئەمە هەر نامانیە لە وەزارەتی خوێندنی باڵا. چی دەکەن؟ بەنیاز واللهی واستا گرت بووینەوە لە بۆی لە بۆمان حەلکەن بەس ئەگەر نەتیجەی نەبی دەبڕیت کەش بگرینە بەر. باشە دەست خۆش بی. سەلامەت. پێت وایە فێڵتان لێکراوەوە؟ بەڵێ بە تاکیدەوە چکە ئێمە سەرەتا وەرگیران گوتیان بڕوانامەکانتان باوەڕ پێکراوە ئەوەندە وەرگیران لەلایەن وەزارەتەوە خوێندنی باڵا و دانی پێدراوە ئێمە پەیمانکانمان هەر لە وەزارەتی خوێندنی باڵا و دانی پێدراوە ئێمە زۆر بە قەنەعەتی ئەوانەوە هاتین دەستمە بەداوام کردێ دوای ئێستا مەرحەلە دوینە قۆناغی دووەمی بەو دوایەنە بەهۆی خۆپشاندان کە هەوی سندیکان نادرێت بە قوتابیان ئامەش بۆمان دەکرێت کە وەزارەت 80 کورسی داناوە 80 تەڵبە وەربگیرێتن ئەوان زیاد لە 80 کورسیان 150 تەڵبە وەرگیرا ئەو 150 بەس 80 تەڵبە ناوی هەیە ئەوی تر هیچی ناویان نییە هیچی دان پێ نەدرا لە وەزارەت. ئێستا لەو کێشەیان بەس زانکۆی ئێمە ئەوەندەی بزانین بەس پەیمانگاکەی ئێمە ئەو کێشەیە هەیە هەندێک شمان بستە لە کولیەکەشی بە هەماشەوە تەڵەبێ زۆر زیاتر وەک بەشی قانونی پەیمانگای نۆلێجە. باشە ئێوە پرسیارتان کردووە پەیمانگاکانی کەشە پێشیان هەیە؟ سەبار بەهادی سندیکان بەڵێ هەموو گشتگیرا کێشە بەس سەبارەت بەو ئینەیە بەس ئەوەکە ئێمە ئەو کێشەی هەیە زۆر پەیمانکان کە وەزارەت چەند کورسی بۆ دانا ئەوەندە خودکار وەرگیرا بەس ئێمە زیاد لە ئەو ڕێژەیدان درێوەرجە کە ئێمە پرسیارەکەمان ئەوەیە ئێوە کە دەزانن وەزارەت دانی پێداناندرێ بۆچی زیاد لە 80 تەڵەبە وەردەگرن بەوەش دە تەڵەبەش دەرێن بڕوانامەکان داپێکراوە ئەمە مەزەبەست لە پارە کۆکردنەوەیە هیچی تر نییە ئەنێ بەڕوونی و ڕاشکاوی بڵێن ئێمە وا بەداچوون دەکەین لەوەی کێشەکەمان حەل بیتن بگاتە حەلێک قوتابیان بە مافی خۆیان بگەن. بەڕێوەبەری پەیمانگا چ دەڵێ هیچ وەڵای ئێمە وەکو نوێنەران قوتابیان زۆربیان چوونە لەگەڵیان قسەیان کردووە گوتیان تا پێنجشەمێ کێشەکە حەل دەبێ ئێمە لە مێژە لە دوێن هەر دەرێ ئێستا حەل دەکرێت بەڵام نەگەشت شتێک لێ گوتمان بە ڕێگا شوێنی تونتر بگرینە بەر بەڕێز سپاس. بەڵێ ئێمە داواکاری قوتابیانی پەیمانگای یەکێکە لە پەیمانگاکان با ناوین لێن کە زیاتر لە ساڵێەوە 2 ساڵە دەخوێن وەک خۆیان دەڵێن بەڵام نەیانزانیوە کە بڕوانامەیان بۆ حیساب نییە وەکوەیە کە ئەوان بۆ کێشەیەک چوون بەڵام کێشەیەکی دیکەیان بۆ دروست بووە داوای هەویەی سندیکایان کردو بەڵام ئێستا زانیویانەکە نەک هەویەی سندیکایان پێناگرێت بەڵکو بڕوانامەشیان بۆ هەژمار ناکرێت و بۆ مەبەستا هاتوونەتە بەردەم پەیمانگاکەیان و گرت بوونەتەوە دەڵێن دەبێت چارەنووسی خۆمان بزانن.